راسته وەکو پلانە باژێڕوانیە بیتن شمێژە نەخشە بۆ هاتێدانان و ئەو جادەش 15 متری ببتە 20 متردا بەرفر هەبیتن و دیسایە بووە جهێکی بازرگانی گەلێک دوکان و جهێت بازرگانی هاتنی ئاواکردن و بێژین هاتن و چوونەکە مەزنان سەر هەی ئەش بەر هەندێ نوکە وەکو باژێڕوانی بیتن قۆناغا نوکە ئەم نەشین چکی گەلێک خۆمالیکردنەوە خانیت خەلکینێت هاوڵاتیانیان دەبێت بێنە خۆمالیکردن و پشتینگە بێنە قەرەبۆکردن نوکەژی وەکو یادگارت ئەم نەشین چکی دەبێت بودجەکە تایبەت هەبیتن بوو